خۆپیشاندان و ناڕەزایی لایەنگرانی حەشتی شابی لە نزیک ناوچەی سەوزی بەغداد بارودۆخەکەی زیاتر ئاڵۆز کردووە. تا ئێستا بە مەرجی هەڵوەشانەوەی ئەنجامی هەڵبژارنەکان ئامادەن کۆتایی بە ناڕەزایی و خۆپیشاندانەکان بێنن. ئێمە تەمەنا ناکەین بەڕاستی خوێن بڕژێ نە لە بەغدا نە لە شوێنێکی تر بگاتە ئەو حاڵەتەی کە کەس چاوەڕوانی ناکات و کەس پێی خۆش نییە، بەڵام ئەگەر بگات کاریسەیەکی زۆر گەورە لە وڵاتە بێ، تەسیر لە هەرێمی کوردستانی شەکە، تەسیر لە هەموو شوێنەکانەکە و هەنێ لایەن هەیە ئیشەکەن بۆ ئەوەی کە وەزعی عێراق بگاتە ئەو ئاستەی کە تێکچێ کە تێکشتێ وا بە ئاسانی چاک نابێتەوە. وڵاتانی ئەقلیمی نێودەوڵەتی هەر کەسە و بەرژەوەندی خۆی هەیە، ئیش لەسەرەوە ئەکەن هەنێکیەوێ تێکیدا، هەنێکیوێ تێک نەچێ، هەنێکیەوێ ئیتر هەر کەسە و بەرژەوەندیەکی هەیە لە وڵاتە. هاوکات هێرشکردنە سەر ماڵی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق مەترسیەکانی ئاڵۆزبوونی عێراقی زیاتر کردووە. پێشبینی دەکرێت بەهۆی هەوڵەکانی حکوومەت بۆ دەستگیرکردنیان جامدەرانی هێرشەکەی سەرماڵی سەرۆکوەزیرانی عێراق دۆخەکە زیاتر ئاڵۆز ببێت. ئەم بارودۆخی کەستا دروست بووە، پێشبینیم ئەوەیە کە ڕەنگە ئاڵۆزتریش بێت بە حکمی ئەوەی کە وەتەنەزان وڵاتانی ئەقلیمی ڕۆڵی کاریگەریان هەیە لە دەستێوەردان لە ناو بارودۆخی عێراقا و بە تایبەتی لە کاتی پێکهێنانی حکوومەتە عێراقیەکان ئەو کاتانە دێنە سەرخەت و کۆمەڵی ئاڵۆزی دروست دەکەن. بۆیە ئەم جارە ڕەنگە جیاواز بێرەگە جارانترە بە حکمی ئەوەی کە وەک گوتم ینی ئەو کوتلانی کە هێزی سەربازیان هەیە کورسێکی زۆران دەستداوە و ئامادەنین کوتلە گەورەکان کە بەشداریان پێ بکەن. ئێمە لە پێش هەڵبژاردننی تەوەقعی ئەم جۆرە ڕووداوانەمانە کرد چووکە بارودۆخی عێراق خۆی ناتەبیعیە لەو ڕۆی کە هێزە چەکدارەکانی عێراق دەسەڵاتی تەوایان بەسەر ئاسایشی عێراقدا نییە و چەک لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەتەوە چەکی گەورە و پێشکەوتوش. یعنی ئەتوانین بڵین حکوومەتی عێراقی هەتا ئێستا نەیتوانیوە لە تەواوی عێراقا دەسەڵاتەکانی خۆی بەباشی بسەپێنێ. ئەمەش دەرەنجامی لێکەوێتەوە و ئەو دەرەنجامانەی کە ئێستا هەن. بەردەوامی ئاڵۆزیەکانی بەغداد کاریگەری زیاتر لە سەرڕەوشی ئەمنی دەبێت و داعشەوە ئاڵۆزیانە دەقۆزێتەوە بۆ بەردەوامی بە جموجۆڵەکانی لەو شوێنانەی بوونیان هەیە بە تایبەتی ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.